بێگومان زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم کە کچەکەم لێرە لایەنی هەم فێرکردن و هەم پەروەردەکەی وەرگرتی هەتا ئێستا کە ئێستا تقریبن لە قۆناغی کۆتایی ساڵن. بێگومان پێم وایە قوتابخانەی بان یەکێکە لە قوتابخانە هەرە سەرکەوتووەکان هەم لە ڕووی لایەنی فێرکردنەوە هەم لە ڕووی پەروەردەکردنیشەوە بەڕاستی، چونکە ئەوەی من بەفعلی کە دیتم بە تایبەتی لەگەڵ کچەکەی من بە حکمەوەی منداڵ خۆتان باش دەزان کە زۆر هەستیار و زۆر حەساسە لە ساڵەکانی بیدایەت کە دەست پێ دەکەن لە مەکتەب و قوتابخانە. یەک لەوان کچەکەی من ئاوا بوو، توانیان کچەکەی من لەگەڵ کەش و هەوا و جەوی قوتابخانەکە ڕابێن و دروستی بکەن کە ئێستا سواس بۆ خوا ینی هەم نمرەکانیشی هەمووی وەکو دەڵێ نایاب و 100% هەم لە ڕووی سلوک و خوڕەوشتیشەوە زۆر زۆر ئێمە لێ ڕازین کە هیوادارم تەمەنیان درێژ بێ، ئەو ستافە جوانە، ئەو مامۆستایە پڕ ئەزمونانە، خوای گەورە هەموو لایەکیان سەرکەوتوو بکات. دووبارە سوپاس لە بۆم لایە. باخچە و قوتابخانەی بان ماڵێک بۆ پەروەردە و ژیان.